لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لیژنەکانی قایمقامێتی هەڵەبجە چاودێری چڕی بازاڕەکان دەکەن و ژمارەی لیژنەکانیان زیاد کردووە لە بازگەکان جێگیریان کردوون تا خواردنی بەسەرچوو شمەکی نایاسایی دەست بەسرا بگرن. جێگری سەرۆکی لیژناو بەشەکانی قایمقامێت دەڵێت ڕۆژانە لە هەڵەبجە تۆنێک خواردنی بەسەرچوو ئاوکات شمەکی نایاسایی دەست بەسرا دەگرن کە شیاونین بۆ خواردن و لە ناوی دەبن. ئەو خۆراکانش کە لە باگزەکان دەرەچن و بە شێوەیەکی نایاسایی ئەگەر خراپن بێن ناو بازاڕەکانی هەڵەبجە لیژنەمان هەیە لە ناو بازار و لە شوێنە گشتەکانە بەردەوام پشکنیان بۆکەن بەدەر لەمێکە مانگانە یان لە کاتی پێویستە تەلەفیانەکەین. ڕۆژانەش ئێمە ئەو گۆشت و گۆشتەمەنی و ماست و شیرەمەنیانی کە دەستی بەسەرایگرین یان ئەتوانم بڵێم ئەو خۆراکانی کە خراپە بن و مەجای هەڵگرتنیان نییە بۆەوەی خزمکردن و لە کاتێکی دیاریکراوە تەلەف بکرێت. ئێمە ڕۆژانە ئەویشمان هەیە، ڕۆژانە تەلەفی خۆمانەکەین. ئەتوانم بڵێم لەم ماوەیە نزیکەی 1 تەنیش لە گۆشت و ماست و شیرەمەنی و شیرینی ئەوانەی کە هەڵناگیرن و خراپە بن تەلەفمان کردو ڕۆژانە. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە ئاشکرای دەکات لەم مانگە پیرۆزەدا کۆمەڵێک بازرگانی بەرژەوەندی خواست دەیانەوێت خۆراکی بەسەرچوو نشیاو لە بازاڕەکان ساخ بکەنەوە. لە ڕێگەی لیژنەکانیانەوە بەوردی چاودێری بازار دەکەن و هەر بازرگان و دوکاندارێک مادەی بەسەرچوو نایاسایی بفرۆشێت سزای دەدەن. طبعا هەموو ڕەمەزانێک کۆمەڵە کەسی بەرژەوەندی خواز هەیە یانەوێ ئەو کاڵا و شمەکانەی کە شیاونین یان بە شێوازێ لە شێوازەکان هەرزانن ساخ گرێنەوە. ئەم ساڵ لە چاو ڕەمەزانانی ڕابردوودا بەداخەواڵم ڕێژەی هاوردەکردنی هێنانە ناوەی خواردن و خۆراکی ناشیا بۆ سنتەری پارێزگاکەمان زۆر زیاتر بووە و ئێمە بە توندی ئیجراعاتی یاساییمان کردو ئەشیکەین بەرامبەر هەر بازرگانێک هەر کەسێک کە بیاوێ زیانی بۆ ئێمە بێت. لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە هەڵەبجە زیاتر لە 15 تۆن شمەک و خواردنی نایاسایی و بەسەرچوو لە ناو براون. بەشێکی زۆری و کاڵاو شمەک و مادە خۆراکیانش لە مەرزە نیمچە فەرمیەکانەوە هەوڵ دەدرێت هاوردە بکرێت، بەڵام ڕێگری لێ دەکرێت و دەستی بەسەردا دەگیرێت. بەپێی وتی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی جیاواز لە ساڵانی پێشووتر ئەم ساڵ هاوردەکردنی مادە خۆراکیە بەسەرچۆکان و شمەک و پێداویستەکان کە شیاو نین بۆ خواردن زیاترە و هەوڵ دەدرێت لە ڕێگەی نایاساییەوە بگاتە بازاڕەکان و بە هاوڵاتیان بفرۆشرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.